ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی وادەی بانگەشەی هەڵبژاردن و ئەنجامدانی هەڵبژاردن لە عێراق بە میوانداری زۆر بەڕێز کاک مەریوان حەمعەلی کارژێڕی لقی چواری پاردیموکراتی کوردستان هاوکات بەرپرسی دەستگای هەڵبژاردنی لقی چوار. کاک مەریوان خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس، منیش خۆشحاڵم. کاک مەریوان، ئەگەرەکانی دواخستنی هەڵبژاردن لە عێراق بۆتە تەوەر و گەرمەباسی ڕۆژانە لە میدیاکانەوە لەسەر زاری سەرکردە سیاسیەکان و بەشدارانی سیاسی و چاودێرانی سیاسی و چاودێرە تایبەتمەندەکانی بواری هەڵبژاردن قسە لەسەر هەڵبژاردن لە عێراق ئەگەریکردن و ئەگەری نەکردن و تەکنیکی هەڵبژاردن و چۆنیەتی ئەنجامدانی هەڵبژاردن و ئەم سیستەمە تازەیی کە لە عێراق وا بڕیارە پەیڕەو کرێ بۆ هەڵبژاردن بۆتە گەرمەباسی میدیاکان و ناوەندەکانی توێژینەوە و چاودێرانی سیاسی و مامۆستایانی زانکۆ و ئەو نخبەی کە ملزەمن بە بابەتی هەڵبژاردنەوە. هەڵبەت لە ماوەکانی ڕابردوو من بەپێی ئاگداریم بەڕێزت بەردەوام بەشداری ئەو پەنێڵ و دیبیت و بەرنامە تەلەڤیزیۆنی چاپی کۆتنانە بیت کە پەیوەندیان بە هەڵبژاردن و کایی هەڵبژاردن و ئەو سیستەمە تازەیە و ئەگەری کردن و نەکردنی هەڵبژاردنەوە هەیە. پێم خۆشە دەستپێکی بەرنامەکە بەو پرسە هەستیارە و بەستینەوە کە لەم ڕۆژانەی دواییە لەگەڵ نزیکبوونەوەی زیاتر لە وادەی بانگەشە هەڵبژاردنە پرسی دواخستنی هەڵبژاردن لە عێراق بۆتە پرسێکی سەرەکی. خوێندنەوەی جەنابەت بۆ دواخستنی هەڵبژاردن ئەگەری کردن و نەکردنی هەڵبژاردن چییە لە عێراق؟ دەست خۆش، بەڕاستی بابەتێکی گرنگە و بۆتە جێگای سەرنجی خەڵکی بەعام لە عێراق و بە تایبەتی لایەنە سیاسیەکان لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئەوەی کە عیلاقەی بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەوە هەیە ڕێکارەکان وەکو خۆی ڕوات و هیچ ڕسمیاتێک لە لای کۆمیسیۆن نییە بۆ ئەوەی کە تاخیرە بێت یاخود ناکرێت لە کاتی لەو کاتێک کە دیاری کراوە. بێگومان بە قەناعەتی ئێمە ئەنجامدانی هەڵبژاردن لەو کاتێک کە دیاری کراوە لەبەرەوەی خواستی شەقامی عێراقی بوو بە تایبەتی جنوب و بەغدا و وەسەتی عێراق و هەر ئەوانیش وایان کرد کە بڕیار لەسەر هەڵبژاردننی پێشوەختە بدرێ. بۆیە ئەنجامدانی هەڵبژاردن لەو کاتێک کە دیاری کراوە بە تەسەوری ئێمە بە جۆرێک لە جۆرەکان لەوانەیە عێراق لەو بارودۆخەی کە ئێستایەتی ڕزگاری بکە. بەداخەوە ئێمە نازانین وەکارەکەی، بەڵام ئەوەی کە دەست پێشخەری کرد لە کشانەوە و دەورێکی کاریگەریشیانەیە کوتلەکەی بەڕێز موقتەدا سەدرە کە ئەوان ئیعلانیان کرد لە ڕاگەیاندنەکانەوە کە لە بەشداری هەڵبژاردن ناکەن و لە ئینتیخابات دەکشێنەوە. بێگومان هەموو لایەگەزانن کە کاریگەری ڕەوتی سەدر لە سەر ساحەی سیاسی عێراق و دەوری ئەوان تەنانەت لە جوڵاندنی شەقامیش تا چ ئاستێک بووە. بۆیە گرنگە بەڕاستی هەر لەو ماوانەی پێشوە لە پارتی دیموکراتی کوردستان نامەیەکی زۆر باش ئاراستەی بەڕێزان کرا لە ڕەوتی سەدر و لەو پارتە سیاسیانەی کە ئیعلانیان کردبوو ئەکشێنەوە. لەگەڵ ئەوەی کە تاوەکو ئێستا وەکو ڕێکاری ڕسمی و یاسایی ئەم لایەنە سیاسیانە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن هیچ ڕێگایەکیان نەگرتوۆتە بەر. بۆیە تا ئێستا ڕێکارەکان وەکو خۆی ئەڕوات و بەڕاستیش پێویستی بەوەیە کە لایەنە سیاسەکانی عێراق لەسەر ئەوە ڕێک بکەون جارێکی کە بۆەوەی کە ئایا هەڵبژاردن لەو کاتە بکرێ یاخود دوا بخرێ. هەتا ئێستا هیچ ئەگەرێک یاخود بینینێکی وان نییە کە لایەنە سیاسیەکان کۆ بکاتەوە لەسەرەوەی کە قسە لەسەر لەم بارەیەوە بکرێت. ئەوەی کە هەیە زیاتر لە ئیعلامە لە سۆشیال میدیایە قسە لەسەرەوە ئاکرێت و خواستێکی زۆریش هەیە، ینی بیرمان نەچێت خواستێکی زۆریش هەیە و خواستەکەش کەم نییە، چ لەسەر ئاستی ناوخۆ، چ لەسەر ئاستی ئیقلیمی، چ لەسەر ئاستی نێودەوڵەتی، بۆ ئەوەی کە عێراق لەو کاتێک کە دیاری کردووە
بە تایبەتی UN تیمی خۆی ناردووە لە کاتی خۆی انتخاباتەکان ئەنجام بدرێ. بۆیە بە تەسەوری ئێمە ئەوە ڕەئی خۆمە من تەسەورەکەم هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێ. کاک مریوان پارتی دیموکراتی کوردستان نامەی ئاراستەی ژمارەی لە هێزی سیاسی کرۆ بە تایبەتی کوتلەی سەدری بۆ ئەوەی کە بەشداری لە هەڵبژاردننی گشتی عێراق بکەن. ئەم نامەناردنی پارتی دیموکراتی کوردستان لەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان ئامادە باشە بۆ هەڵبژاردنەکان هەموو ڕێکارێکی تەکنیکی و تەنزیمی و جەماوەری خۆی تۆکمە کردووە و ئێوێ بەهێزەوە بەشداری لەم هەڵبژاردنەیە بکە و ئامادەکاری پێویستەکان وای کردووە لە پارتی کە خواستی ئەوی هەبێت کە هەڵبژاردن لە ئەوەی خۆی ئەنجام بدرێت. بێگومان ئێمە لە هەر پرۆسەیەکی هەڵبژاردن و یان هەر پرۆسەیەکی ترکە بەرنامەی بۆ دانرێ پارتی دیموکراتی کوردستان زۆر باش خۆی بۆ ئامادەکە. بەڵام ئەو نامەیە لە بەرمەبنای خۆ ئامادەکردنی پارتی و هێزی پارتیەوە نەبووە. ئەوەندەی کە لە خەمخۆری پارتی بووە بۆ دەرچوونی عێراق لەو وەزعە سیاسیە ناسەقامگیری و وەزعە نائیستیقراری ئەمنیەی کە لە عێراقا هەیە. خواستێکی جدی خەڵکی عێراقیش ئەوەیە کە گۆڕانکاریەکی ئانی لە دەسەڵات و حکومەت و بەرنامەی عێراقا ببینرێ. بۆیە پارتی لە خەمخۆریەوە بۆ خەڵکی عێراق بەگشتی و دەرچوونی لەو بارودۆخە ناهەموارەی کە تایەتی لەوەوە سەرچاوەگرێ نەک لەو ئامادەکاریانەی کە خۆی کردوێتی. بێگومان لە هەموو هەڵبژاردنەکانی پێشووترە کاتێکە ئەگەر بڕیاری ینی هەڵبژاردننی پێشوەختەش نەبێ هەڵبژاردنەکە لە کاتی خۆشیە بێ پارتی بەرنامەی پلان و بەرنامەی خۆی هەیە و کاری لەسەرەکە. بۆیە بە تاکید هیچ پەیوەندی بۆ ئامادەکاریانەوە نییە کە پارتی کردوێتی لەگەڵەوەی کە بۆ معلوماتت کاتی خۆی کە یاسای ئەم یاسا تازەیە دەرچوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پارتی دیموکراتی کوردستان و نوێنەرەکانی کورد بەگشتی لەگەڵیان نەبوون. بەڵام کاتێک کە بوو بە زۆرینە و بوو بە ئەمری واقع ئەو کاتە ئێمە و هێزەکانی تریش وەکو قانون تەعاملی لەگەڵاکەین و ئامادەکاریەکانی بۆکەین و ئیشی لەسەرەکەین. کاک مریوان من ئەوەندەی بخۆم چاودێری دۆخی سیاسی و هەڵبژاردنەکانی داهاتووم ئامادەکارەکانم بۆی هەستەکەم پارتی دیموکراتی کوردستان بەراورد بە بەشێکی زۆر لە هێزەکان لەسەر ئاسیارەمی کوردستان و عێراقیش زۆرترین ئامادەکاری کردووە و جددیەتێکی باشیە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن و هەڵبژاردنەکەش بۆ هەڵبژاردنێکی تا ڕادێک چارەساز دەزانێت. ینی ئەمە هەستەکەم زۆر لە زۆرەکان خوێندنەوەی بەشێک لە چاودێرانی سیاسی و لایەن ئیتیجاه جیاوازەکان دیکە هەڵبژاردنیشە کە پارتی ئامادەسازە بۆ هەڵبژاردن و بە شێوە لە شێوەکان ئەم هەڵبژاردنەی لە ئاستی ئاسایی زیاتر با هەندۆر گرتووە و جددیەتێکی زیاتری بۆی هەیە. خەنەوەی جەنابتان و زانیاریەکانیشتان. بێگومان ئێمازانین لە دوای ڕیفراندۆم بەتەحدید خواستێکە بوو یانویست پارتی لە سیاست لە عێراق پەراوێز بخەن لەگەڵەوەی کە نەیانتوانی ئەم هەنگاوە بنێن و بەهێزێکی وە گوڕوتینێکی زیاتر پارتی داخڵی ناو پرۆسەی سیاسی عێراق بوو. لە 2010 بینیمان کە لەسەر ئاستی حیزبی پارتی سیاسی نەکوتلەکانی کە دروست بوون لەسەر ئاستی پارتی سیاسی پارتی دیموکراتی کوردستان حیزبیەکەمە لە ڕێژەی کورسەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئەمەش دژی ئەو خواستە بوو کە ویست پارتی دیموکراتی کوردستان بخاتە دەرەوەی بازنی سیاسی لە عێراق. پارتی بەپێی هەڵگری ئەو دروشم و ئەو ڕێبازەی کە هەیەی داکۆکیکەری سەرسەختی مافەنەتەوەی و نیشتیمانەکانی خەڵکی کوردستانە و بۆ دابینکردنی ئەم مافانە پارتی دیموکراتی کوردستان یعنی واجبە لەسەری کە بە قووەت و بەهێزێکی زیاترەوە بەشدار بێ لەم پرۆسە سیاسیە. ئێمە ئازانین کە
هیچ کەس و هیچ لایەنێک و تەنانەت ئەوانەی دەریشەوە ناتوانن پارتی دیموکراتی کوردستان پەراوێز بخەن و نەیخوێننەوە لە مەعادلە سیاسەکانی هەرێمایەتی و عێراقی حسابی بۆ نەکرێ. بۆیە پارتی دیموکراتی کوردستان پێویستە کە خۆشی لەو ئاستەیە ئامادەکاری بکات و بە گرنگیەوە بڕوانێتە بارودۆخەکە، چونکە داخوازیەکانی کە لەسەر پارتیە چی ئەوانەی کە لە هەرێمی کوردستانن و چی ئەوانەی کە لەسەر ئاستی عێراقیش ئێمە حتا لە خۆپیشاندانەکانە بە دڵنیاییەوە جەنابیشتان متابع بوون لەسەرەوەی کە داخوازیەکانی جنوبی عێراق لەسەر پارتی دیموکرات و کوردستان و تەنانەت شخصی جەنابی سەرۆکیش تا چه ئاستێک بووە. بۆیە بەڕاستی ئەمە مەسئولێتی پارتی دیموکراتی کوردستانی گرانتر کردووە و ئەرکی قورستر کردووە. بۆیە ئەو متمانەی کە لای خەڵک هەیەی ئەو خەڵک بە جۆرێک متمانەی بە پارتی دیموکراتی کوردستانەیە کە پێی وایە پارتی ئەتوانێت لایەنی کەم بەشێک لەو خەونانەی کە ئەو هەیەی بیەنێتە دی لە ئیستقرارەتی سیاسی، لە سەقامگیری، لە ئاوەدانکردنەوە، لە جۆرێک لە جۆرەکان هێمنی و تەناهی گەڕانەوە بۆ ئەو شوێنانەی کە پێویستە بەڕاستی خزمەت بکرێن و ئاوڕیان لێ بدرێتەوە. کاک مەریوان، ئەوەی کە زانین هەتا ئێستا لیستی سەدری کە موقتەدا سەدر سەرۆکاتی و لیست و ڕەوتاکە هەڕەشەی کشانەوەی کرد و تا ئێستا لەسەر هەڕەشە و بەشداری نەکردن لە هەڵبژاردننی داهاتوی عێراق بەردەوامە و چەند هێز و پێکاتێکی تریش، بەڵام دیارترینیان سەدرەکانن. خوێندنەوەی تۆ چییە؟ ئایا ڕۆتی سەدر ئەگەڕێتەوە بەناو پرۆسی سیاسی و بەشداریکردن لە هەڵبژاردنەکان یان ئەم بایکۆت و بەشداری نەکردنە بەردەوامێت؟ بەشداریکردنی سەدرەکان کاریگەری زۆری هەیە لەسەر پرۆسەی هەڵبژاردن لە عێراق، لەبەرەوەی کە بمانەوە نەمانەوێت ڕێژەی دەنگی سەدرەکان، ڕێژەی جەماوەری سەدرەکان لە بەرچاوە و کاریگەرە. بۆیە ئەگەر سەدرەکان بەشداری لە پرۆسی سیاسی لیان بەشداری لە پرۆسی هەڵبژاردن نەکەن، لەوانەیە بە نەقس دابنرێ لەگەڵەوەی کە پرۆسەکە ڕناگیرێ یان ناوەستێنرێ، بەڵام جۆرێک لە خەلەلی تێیەکەوێ. لەبەرەوەی تا ئێستش بەشێکی زۆری جوڵاندنی شەقام و ڕایگشتی لە جنوب و لە وەسەتی عێراق بە تایبەتی لە پایتەختکە بەغدادە دەوری سەدرەکان دەوری کاریگەر بووە. بۆیە ئێمە تەمە ناکەین کە سەدرەکان بەشداری پرۆسەکە بکەن و هەوڵێک بن بۆ ئەوەی کە عێراقی داهاتوو وەکو ئەوەی کە لە بانگەشەکانی خۆیانە ئیشارەتی پێدەن ئەو عێراق دروست ببێتەوە کە هەموو پێکاتەکان هەموو خەڵکی عێراق سوودی لێ ببینێت لە چ لە داهاتی، چ لە ئەمن و ئاسایشی، چ لە خزمەت گوزارەکانی. بۆیە بە تاکید چ سەدرەکان و چ ئەو لایەنانەی تر کە ڕایان گەاندووە کە لە پرۆسی هەڵبژاردن نەکشێنەوە، ئێمە وە لە بەیاننامەکەی پارتی دیموکراتی کوردستانی واضحە کە تەمەنایەوەکەین پاشگەز ببنەوە لەو بڕیارەی کە داویانە و بەشداری لە پرۆسی هەڵبژاردن بکەن. کاک مەریوان دەست خۆش بێت، پێم خۆشە قسەیەک لە باری تەکنیکی هەڵبژاردنی شەو بکەین، بەتایبەت بۆ پێی کە بەڕێستان لینکی ڕاستەخۆتان بە پرۆسەکەەوە هەیە و ئاگداری وردەکاری شەکانی کۆمیسیۆنن و وەکو شیانێکی سیاسی بەردەوام لەسەر خەتن لەوەی کە ئەو ئاڵوگۆڕ و شێوازە تەکنیکی و بەرنامە پرۆژەی کە کۆمیسیۆن هەیەی بۆ سۆنەتی یان بۆ باشتر ئەنجامدانی هەڵبژاردن قسەی زۆری لەسەرەوە لە بدایەتی بەرنامەکەش بەڕێزوت سەرباری دۆخی سیاسی و هەندێک تەوەجوهات ڕێکاری ئیداریانەی کۆمیسیۆن هەڵبژاردن بەردەوامە و کارەکانەوە خۆیان نەچنە پێشەوە. بەڵام لەپاڵ ئەمەیە قسە لەسەر هەندێک ئیشکالیات و هەڵی تەکنیکیە کرێ. پێم خۆشە بۆچوونی جەنابە بزانم لەوەی کە تا چ ئاستێک ئامادەکاری و ئامادەسازی پێویستی تەکنیکی کراوە لە ڕووی ئیداریەوە کە پرۆسەکە بە پرۆسەیەکی تەندروست و لە کاتی خۆیان
و بە تەکنیکێکی باش بەڕێوە بچێ بە تایبەت لەمەڕ ئەوەی کە زۆر جار قسە لەسەرەوە شەکرێت لە دوایانێ ئەخیر کە هەندێک هاوڵاتیان کارتی تازەشان بۆ تۆتەوانێکە بۆ جاری دووهەم و ئیشکالێت دروست بۆ لەوەی کە ئەو کەسان نابن بە خاوەنی دوو ناسنامە لە کاتێکە ئەوان ناسنامی یەکەمیان وەرگرتوتەوە و ناسنامێکی تریشیان بۆ هاتوتەوە پێم خۆشە لە گشتە باسی لایەنی تەکنیکی هەڵبژاردنمان بۆ خۆی لە ڕاستیە ئەم سیستەمە تازەی کە ئەم هەڵبژاردنەی پێ ئەنجامە درێت سیستەمێکی تازەیە و لە عێراقا وەکو پێویست نەتوانراوە دەسوپەنجەی لەگەڵا نەرم بکرێت بۆیە تووشی هەڵە و کەم و کوڕیەرە بێ بەڵام ئەوەی کە گرنگە کۆمیسیۆن بە پێ و پلانێک کە بۆ خۆی داینەوە ڕێکارەکانی خۆی گرتوتە بەر چ لە کاتی تۆماری سزلی ناخبینە تۆماری لیستی دەنگدەرانە و چ لە کاتی ناونووس با بڵێن کاندیدەکانیە و چ لە ئامادەکاری بۆ ئەوەی کە عیلاقەی بە کاندیدەکانەوە هەیە و زایدەن کە ئەم جارە گۆڕانکاری کرا لە بانگەشەی هەڵبژاردنە لە هەشتی حوتەوە دوایەوەی کە بڕیاری یەکلاکەرەوە بۆ لەسەر کاندیدەکاندرا ڕاستەوخۆ ڕێگاشیان پێدرا بۆەوەی کە ئەتوانن بانگەشەی هەڵبژاردن ئەنجام بدەن. هەندێک هەڵەی تەکنیکی هەڵبەتە تا ئێستا بە ڕسمی کۆمیسیۆن ئیعلانی ئەوەی نەکردووە بەڵام ئەوەی کە بیستراوە و هەست پێکرێ دیارە لە سەرتاسەری عێراق هەندێک ئەوانەی کە بایۆمەتریان کردووە دووبارە هەوێی کارتی بایۆمەتریەکەیان بۆ گەڕاوەتەوە کە کارتە کۆنەکەیان ئیش پێ ناکرێەوە کارتە تازەکان ئیش پێکرێت بێ دیارەمە خەلەلێکە ئەبێ کۆمیسیۆن بە تایبەتی ئۆفیسی پارێزگاکان چارەسەری بکەن و پێم وایە هێشتا کاتیش لە بەردەسایە بۆی کە بتوانن ئەو خەلەلەش چارەسەرکەن چونکە بە پێی زانیاری ئێمە ڕێژەکە ئەوەندە زۆر نییە کە نەتوانرێت کۆنتترۆل کرێ تەسەورەکەم بتوانرێت لە ماوەیەکی کەمە ئەوەش چارەسەر بکرێ. کاک مریۆن بەرەو کۆتایی بەرنامەکە چین بەڵام پێم خۆشە ئەو بزانم لە سەر زمانی جەنابتەوە لە گشتە لە پرۆسەی باش بەڕێوەچوونی ئیدارەدانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕەزامەندن لەوەی کە کاروبارەکان بە شێوەیەکی هەنگاو بە هەنگاو و بە تەکنیکێکی باش ئەچێتە پێشەوە. لەگەڵ ئەوەی کە هەست بە کەم و کوڕیەکەین و هەست بە نەقزەکەین لە ئادای ئیشکردن و لە هەندێک جار لە قۆناغەکەی خۆی لا ئەو کاتێک کە دایانناوە بۆ قۆناغێکی دیاریکراو بۆ بەرنامەیەک پلانێکی دیاریکراو لەو پلانانە لاهدەن بەڵام تا ئێستا ئەوەی کە کراوە تقریبان ئیشەکان لە ڕووی تەکنیکیەوە زۆر باشە و کێشەی نییە. کاکمریۆن حەمادی کارگێڕی لەق و هاوکات بەرپرسی دەستگای هەڵبژاردنی لە کەشوار خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی جەنابەت و سوپاس بۆ هەموو ڕوونکردنەوە و شیکردنەوەکان. دەستیەوەش خۆش بێ زۆر سوپاس بۆ بانگێشتە. زۆر سوپاس. ئازیزان تا بەرنامەیەکی تر تا ڕابەکردنێکی تر بەخواتان نەسپێرین و خواتان لەگەڵ بێت.